دوای کاتژمێریەکی شەوی ڕابردوو هێزێکی پۆلیسی تورکیا لە یەک کاتدا و لە دوو شوێنی جیاواز هەڵیان کوتایە سەر ماڵی هاوسەرۆکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە هەرێکە لە سەلاحەدین دەمیرتاش لە ئامەد و فیگەن یەکسەکداغ لە ئەنقەرە دەستگیر کرا. دوا بەدوای دەستگیرکردنی هاوسەرۆکانی هەدەپە تیمەکانی پۆلیسی تورکیا لە چەند شارێکی جیاوازدا هەڵمەتێکی فراوانیان بۆ دەستگیرکردنی ژمارەیەک پەرلەمانتاری هەدەپە ئەنجامدا و 9 پەرلەمانتاریان لە شارەکانی ئامەد و هەکاری و وان و شەرناخ و بینگۆل دەستگیر کرد. هەدەپە کە سێم پارتی تورکیای و خاوەنی 59 کورسی پەرلەمانیە دەستگیرکردنی هاوسەرۆکان و ژمارەیەک پەرلەمانتارانیشی بەهۆی تۆمەتبارکردنیانە بە چەند دۆسەیەکی تایبەت بە پرسی پشتیوانی و هاوکاریکردنی پەکەکە. دوای هەڵگرتنی پارێزبەندیش لەسەریان لە چەند ڕۆژی ڕابردوودا دادگای تورکیا بانگێشتی 55 پەرلەمانتاری هەدەپەی کردبوو تاوەکو بچنە بەردەم دادوەر و وەڵامی ئەو تۆمەتانە بدەنەوە کە پێی تۆمەتبارکرابوون. بەڵام هاوسەرۆکانی هەدەپە و پەرلەمانتاران ڕەتیان کردەوە بچنە بەردەم دادگا. دوای تێپەڕینی تەنها 6 کاتژمێر بەسەر ڕووداوی دەستگیرکردنی دەمیرتاش و پەرلەمانتارانی هەدەپەدا پەکەکە بە تەقاندنەوەی ئۆتۆمبیلێکی بۆمبڕێژ کرا و کە بنکەیەکی ئاسایشی لە ئامەد کردە ئامانج پەیامێکی خێرای گەیاندە دەسەڵاتدارانی ئەنقەرە. هاوکات هاوسەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کۆما جڤاکیان کوردستان کەجەکە لە ڕاگەیەنداوێکدا ئاشکرای کرد ئەو هەنگاوی ئەنقەرە ئەوە دەگەیەنێت تورکیا هەبوونی گەلی کورد قبوڵ ناکات و قۆناغی گفتوگۆ بەسەر چووە. لایەکی ترەوە مراد قەرەیلان فەرماندەی هێزی پاراستنی گەل هەپەگە کە باڵی سەربازی پەکەکەی ڕایگەیاند نابێت بەرامبەر ئەو زوڵمەی دەوڵەتی تورکیا بێدەنگ بن. هیرۆ لە کوردستانە زوڵمەکەیە، فاشیزم هەیە، سیاسەتا قڕکردن و تەسلیمگرتنە هەیە. ئەv تێوەتایە هێنزێدا کوورکردنا شەرە. ئەv êrişkeriyê faşîzma AKP di Kurdistanê da, di Tirkiye da ve şer hîn kûr bike. Tevgera me gelê me li hember va êrişkeriyê faşîzmê dagirkeriyê bêdeng namîne. لە یەکەم کاردانەوەیشیدا وتەبێژی هەدەپە وێ ڕای دەربڕینی نیگەرانی قۆڵی خۆیان سەبارەت بە ڕووداوەکە دوو پاتیشی کردەوە ئەو کارەی حکومەت پەڵەیەکی ڕەش لەسەر تورکیا بەجێدەهێڵێت. ئێمە دەزانین ئەم ڕۆژانە جێدەهێڵین، بەڵام ئەمانەوێت پێتان بڵێن ئەم کودەتایە ئەم ڕێگریە جێدەهێڵین، بەڵام پەڵەیەکی ڕەش لەسەر مێژووی تورکیا جێدەهێڵێت. ئەمە چیتر سەبارەت بە پەرلەمانتارانی هەدەپە نییە، ئەمە چیتر سەبارەت بە هەدەپە نییە، ئەمە دەربارەی ئەوەیە کە ئایا هەندانەکە بۆ ڕاکێشانی تورکیایە بۆ ناو شەڕێکی ناوخۆ. بەرپرسانی باڵای حکومەتی تورکیا لە ئاستی جیاواز لەبارەی دەستگیرکردنی دەمیرتاش و هاوڕێکانیەوە لێدوان و پەیامیان بڵاو کردەوە. لەو چوارچەوەیەدا بەکر بۆزداغ وەزیری دادی تورکیا ڕایگەیاند ئەو پەرلەمانتارانە دانیان بە یاسادا نەناوە و ڕێزیان لێ نەگرتووە، بانگێشتنامەیان بۆ چووە بەڵام نایانە بەردەم دادگا، ئەو کاتە چ چارێک دەمێنێتەوە. هاوکات بیناڵ یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیاش ڕایگەیاند ئەوەی ئەنجام درراوە لە چوارچەوەی یاسادایە و بۆ ئەوەیە بانگێشتی دادگا جێبەجێ بکرێت. ئەوانەی هەڵبژێردراون لە هەڵبژاردنێکی ترەوە بەسەر ئەم ئۆفیسەدا سەپێنراون، کەس ناتوانێت تانە لەوە بدات، بەڵام بێگومان ئەو هەڵبژێردراوانە خۆیان لە تیرۆرەوە گلاندووە و پێویستە بازەکەی بکەن. تەنها یەکێک لەو پەرلەمانتارانە چوون بۆ دادگا بۆ لێدوان، 54 دانەیان ئەو داواکاریەیان جێبەجێ نەکردووە. دوای چەند کاتژمێرێک لە دەستگیرکردنیان دادگای تورکیا بڕیاری زیندانیکردنی بۆ سەلاحەدین دەمیرداش و فیگەن یەکسەکداغ و 6 پەرلەمانتاری دیکە دەرکرد. هەروەها بڕیاری ئازادکردنیشی بۆ هەریەکە لە سەری سروەیە ئەندەر و ئیمام تاشچەر و زیا پیتر پەرلەمانتارانی هەدەپە دەرکرد بە مەرجی مانەوەی لەژێر چاودێری دادگاتە. لە نێو حیزبە سەرەکیەکانی تورکیاشدا تەنها پارتی گەلی کۆماری جەهەپە هەڵوێستی خۆی ڕاگەیاند و ئەو کارەی بەکوودەدا بەرامبەر هەدەپە لە قەڵەمدا و ئەو هەنگاوی ئاکەپەشی بە هۆکارێک بۆ دابەشکردنی تورکیا ناوبرد.